باشە بەڕێزان و خۆشەویستانی من هەروە هەوڵەدەم کە نیو سەعاتی قسەتان بۆ بکەم و دوای ئەوە بەچێتان بهێڵم. بەخێر بێن بەڕێزان و خۆشەویستان، بەخێر بێن سەر چاو. بامش نقل كم باشە بەڕێزان و خۆشەویستانی من هەمووتان بەخێر بێن سەر چاوان. تەواو هەموو شتێ باشە بەڕێزان، هەموو شتێ بێعیبە. با هەموو بەڕێزان کۆ ببنەوە مەچینە ناو قسە باسەکان خۆشەویستانی من. تۆزە قسەتان بۆ بکەم و هەرەوەنا زۆر کاتتان ناگرم بەڕاستی. بەخێر بن سەر چاو. شوێنەکەشم استراتیژیە بێعیبە، ئەوە نییە بڵێ حاڵی حسەبێ. ئەرە وەڵا قوربانە یاخوا بەخێر بن سەر و سەر چاوانی ئارام ئەحمەد. کاکە خۆ گاڵتە نییە برا ئیشەکانی من مەزبوطە بە قوربانتان بم بۆ باسی شێکردنەوە. وەڵام شەو کۆمەڵێک قسەتان بۆ کەم ئەم شەو بەڕێزان پەلەم لێ مەکەن جارێ. ئەرە وەڵا با قوربانی بم ڕێزمانەیە بۆ هەموو کوردانی بەریتانیا و کوردانی دەرەوە و ناوە و چکۆ سوزان دار و بەرد. ئەرە وەڵا یاخوا بەخێر بن بەڕێزان. عزیزان خۆشەویستانی من هیوادارم کە زۆر باش بن ئەم شەو کۆمەڵێک قسە و باسەکەین و باسێکیش ئەوەکەین کە بەڕاستی ئایا ئەمپاتیۆکێتی کێشەیان هەیە و لەسەر ئەوەش قسەکەم زیاتر کە یەکێتی دەستی کردووە بە قسەکردن لەسەر کۆنگری پارتی و باسی نێچیر و باسی مەسرور و ئای ئێن بەیەکا و ئای دووباڵەکە و ئای ئەو قسە قۆڕ و قسە پوچانە. ئێستا من ئەم شەو وەڵامێکی باش بۆ مۆزوعانە ئەدەمەوە و لە زمنی قسەکانی شاباسی ئەم کۆنگرەیە کە کۆنگرەی پارتیە و کۆمەڵی خەڵکەیە باسیەکە لەسەر ئەوەیش قسە و باسێکم ئەبێت. عزیزان هەندێک شتێ ئینسان بەڕاستی ئەگەر قسە نەکا تەقێت، یعنی تۆ لابوود وان لێکن ئەبێ قسە بکەی. ئەم فشەیەکێتیە زۆر سەیرە خۆشەویستان. من تێناگەم بەڕاستی ئێوە یەکێتی کە بەڕاستی هەر لە یەکێتیش ناچن چۆن لە ڕووتان دێ باسی کۆنگرەی پارتی و کێشەی ئامۆزاکانەکەن. ئێوە چۆن لە ڕووتانێت؟ ئێوە چۆن شەرم ناکەن؟ ئێوە خۆتان ساڵێ تێپەڕیوە ئێسکی ئامۆزاکانی خۆتان هەر هەمووی ورد و خاش کرد و شکانتان. ئەگەر ئەمریکیەکان و ئێرانیەکان نەبوونایە مەناعەتان نەبوو هەمویان بکوشن و خەڵتانی خوێنیان کرد. هەموو هەوڵەشی خۆتاندا هەموو ستێمان لە ڕاکێشن بۆ ئەوەی کە دەریای خوێن لەو شارە بڕژێ. باشە ئەوەی ئێوە کردوتانە لە مێژی خۆتانە پاڤڵ و قوباد و شاناز و کێوکێو ئارەم بابەتانە نەک بنە ماڵی بازانی بە هەموو مکەسەرات و عیب و ئارەکانی خۆیانەوە بیری لێ ناکەنەوە. تەنانەت پیسترین شەیتانیش بەڕاستی بیری لێ ناکاتەوە. پیسترین شەیتان دەبوو ئێمەمانان هەر کەسێک قسە لەسەر نێچیر و مەسرور و باڵەکان و ئەملا ئەولا بکە نەدەبوو بەڕاستی ئێوە لە ڕووتان بێ باسی بکەن. چونکە قسەی من لە ڕووە بێشەرەفی ئێوە هەموو سنوورەکانی تێپەڕاندووە. جارێ بڕۆن چارەسەری دەردەکانی خۆتان کەن ئەو ساوەرن باسی کۆنگری پارتی و کێشەی جوود ئامۆزا و بنەماڵی بازانی بکەن. جارێ بڕۆن دەردەکانی خۆتان تیمارکەن بەڕاستی. باشە برینەکانی خۆتان تیمارکەن. بنەماڵەی بازانی لانی کەم ئەوە فێر بوون کە گۆشتی یەکتر ناجاون، ئێسکی یەکتر ناکرۆژن. ئێوە ئەوەشتان دەرهەق بە ئامۆزاکانی خۆتان بەڵام بە ڕەفیقەکانی خۆتانتان کردوتان ئێوە هەموومانە. لە ناو یەکێتیەکەی ئێوەیان لە پاڤێڵ و قوبادەوە تا شاناس شادسخان
یەک بەشەتان نییە متمانەی بە یەکتر هەبێ بەڕەڵاخانەیەکە ئەم سەتا ئەو سەری دیار نییە شەلاتی بازاڕی یەک برەوی هەیە لە دنیای هیچ حیزبێکدا بەڕاستی ئەمە وجودی نییە هەتا ئەگەر کۆمەڵێک حرمەتم بۆ ئێوە هەیە کۆمەڵێک سۆزانی لە هۆڵێکا کۆبکەرەوە زیاتر ڕێز و ئیحترامی یەکترەگرن و زیاتر بەیەکەوە ئەبن وەی لە ئێوە ئێوە هەساون ڕۆشتون لە ڕانیەیە مرادکانی کوردەیتان تیرۆر کردووە لەگەڵ سێ گەنجی قۆڕبەسەرە باشە کە هەموو تەمەنی مراد لە پێناوی مامجەلال و یەکێتی و نازانم ئەمانەیە سەرف بووم و دەیان شەڕی بۆ کردوون ئێوە ڕۆشتون لە هەولێرە هاوکارجاوتان تیرۆر کردووە کە سەر بە دەستگاکانی خۆتان و هاوڕێی خۆتانە ئێوە ڕەحمتان بە منداڵەکانیشی نەکرد ئێوە ئاکام عومەرتان ئیفریش کردووە لە ئەڵمانیا هاکە بە مردووی هێنایەنەوە کۆتایی پێات بێت باشە ئەژی ئەمین سەردەمانێک جاسێری ئێوە چەند سپڵۆبی ئەمەکرد خۆشەویستان ئەمانە هەمووی ڕاستین بەڵێ شادسخان یعنی شاناس ئەژی ئەمین کە لە ناو بژوورتەوەی ئیسلامیە بووە سەر بە دەستگای زانیاری ئێوە بۆ ئیشی بۆ ئێوە کردووە بزوتنەوە لەسەر ئێوە گرتویانە لەسەر ئێوە لێپرسینەوەی لێکەن لە دواییشا قوبا دەڵێ دەستگای زانیاری باشترین سەرۆکی هەیە کەچی چون ڤیدۆیەکە هێن ڤیدۆی دانپیانان کە لەسەر ئێوە گیراوە لە ناو بژوورتەوەی ئیسلامیان لەسەر ئێوە لێپرسینەوەی لێکرێ ئێوەیەن هیچتان پێ نییە ئیفلاسان کردووە ئەم ڤیدۆیە هێن و بڵاوێکەنەوە وازان خەڵک دانیشی جێ بۆ شەلاوەکیانە ئەدا باشە بۆیە ئێوە کۆمەڵێ خەڵکی هەوسار بشراون بێدایک و باوکن بێژین فرتان بە ئەخلاقیاتێکەوە نەماوە ئێوە بەڕاستی ناڕەسەنن بۆیە لێرەوە پێتانەڵێن بە پاڤەڵ و قوبات جارێ بڕۆن ئەو برینانە دەرمانکەن کە لەسەر جەستەتانە و مێشتانی بۆگەن کردووە باشە ئەمە من ئەوە ئێوە هێشتا یەک ڕۆژە کۆنگرە بووە کۆنگرەیانی تەواو نەبوو هێشتا 2 ڕۆژ تا چەندی ماوە باوەڕتان نەبێت چاوتان پێی ناکەوێ مەسرور نییەچی وەکو پاڤێڵ و قوبات بکەن یا مەسرور وەکو پاڤێڵ چی کرد بەرامبەر بە لاهو تاڵەبانی بیشێ بەرامبەر نیشێوان بازانی بیکە قەت شتیوان نابین بۆ شارەزاییتان دەزانین سڕاع هەیە دەزانین کێشمە کێشم هەیە دەزانین داماڵین هەیە بەڵام بنەماڵەی بازانی ئێسکی یەک ناشکێنێ وەکو ئێوە ئێوەی هەتی مچە و ئێوەی سوالکەر و ئێوەی بێبناغە و ئێوەی بێبنەچە من و هەموو کورد ئەزانێ بنەماڵەی بارزانی دەرهەق بە کورد دەرهەق بەو نیشتیمانەی ئێمە دەرهەق بە کوردستان دەرهەق بە ئازادی خوازان خراپە خائینە دزە جاردەیە هەموو شتێکە بنەماڵەی بازانی بەڵام بنەماڵەی بازانی بۆ خۆیان باشن مێژووی بنەماڵەی بازانی ئەوەی سەرماندووە ئەوان هەمیشە بەرامبەر بە نەیارەکانی خۆیانی یەکگرتوون وەکو ئێوە بەڕەڵا و هەوسار بچراونین بەڕاستی هەمومان ئەو ڕاستی ئەزانین کە بنەماڵەی بازانی بۆ کورد و نیشتیمان و ئێمە خائینن بەڵام بۆ خۆیان بۆ یەکگرتووی خۆیان باشن ئەوان وەک ئێوە ئەحمەق نین بڕۆن ئێسکی یەکتر بشکێنن سەردەمانێکی زوو کە کێشەی باڵی مەکتەبی سیاسی لەگەڵ مەلام سەفا ئەبێ لەو کاتەیە پارتی کۆنگرەیەک ئەبەسێ وەکو ئێستا باڵی مەکتەبی سیاسی کە باڵێکی ئیفلاس و تێکشکا و ڕسوا بوو بەڕابەتی برای مەحمە و جەلال تاڵەبانی و ئەمانە گرەو لەسەر ئەوەیەکەن کە ئیدریس و مەسعود بازانی ئەیان بەیەکە هەر لە ناو کۆنگرەکەیە مەلام سەفایەت هەر یەکەیان 420 کورسیان دەنگیان ئەداتێ و بە چەپەڕێزان بۆ پێشەوە پێشمانکەوە بارزانی کۆتایی بە مۆزوعەکە هێنێ ئەوە ئێوەن ئەحمەق کراون با بە کۆنگرەی چی ئێوە تەواون بەڕاستی کۆنگرە چییە من تێناگەم ئەوەی کە 900 نەفەر 1000 نەفەر لە هۆڵە کۆبوتۆ ناوی کۆنگرەیە ها دەی ئەمە 14هەمین کۆنگرەی پارتی بنەماڵەی بازانیە لە ماوەی ئەم 4 کۆنگرەیە چیان کردو بۆ کورد و بۆ خەڵکی کوردستان هیچ باشە پێشتر هەموو شێدانراوە هەموو شتی ئامادەیە دوای بەیانی دوو بەدەستەکەن بە شیعر خوێندنەوە و گۆڕانی و سێجتەکی و تەواو خۆتە کۆنگرەی چی شتی چی کاکەجیان بانگێ بن لە ئێسا 2 مانگ بن لە ئێسا 6 مانگ بن لە ئێسا ئەم پارتیە چۆن بووە 2 مانگیکەش هەروە ئەبێ هیچ لە مۆزوعەکان ناگۆڕێ بۆ شارەزاییدان هەزاران جار بە ئێوە وتووە ئێمە شتێکمان نییە ناوی پارتی بێ ئەوەی هەیە بنەماڵەی بازانیە
بنەماڵەی بازانی لێ دەرکە پارتیەک بوونی نییە لە کوردستانە. ئەگەر بنەماڵەی بازانی نەبێ پارتی هیچ نییە، حیزبەکە حیزبی خۆیانە. هەتایی خەڵکی بادینان و خەڵکی سۆرە و خەڵکی نازانم ئەمانەش نییە، هینی خۆیانە. بۆیە ئەم بنەماڵەیە بۆ مانەوەی خۆیان، بۆ قازانجی خۆیان زۆر ئاقڵن، بە گەمژیان مەزانن عەزیزان. باشە ئەگەر پێویستە لە پێناوی بەژەوەندی خۆیانە هەموو کورد و کوردستانە فرۆشن بەس بۆ مانەوەی خۆیان، باسی چی دەکەن کاکە ئێوە؟ بۆیە ئەم یەکێتیە هەر وەکو پارتی وایە، وەکو پارتیش خائینە، وەکو ئەویش دزە، وەکو ئەویش جەردەیە، هیچ جیاوازیەکی ئەوتۆیان نییە بەڕاستی. بەڵام جیاوازیەکە ئەوەیە کە بنەماڵەی بارزانی بۆ خۆیان ئاقڵن، بۆ یەکگرتووی خۆیان ئاقڵن، بەڵام خائینن ئەوەن بەرامبەر بەگەلی ئێمە، بەڵام یەکێتی وەکو پارتی خائینە، دزە، مافیایە، نیشیمان فرۆشە، بەڵام بۆ خۆشیان خراپن، بۆ خۆشیان ئێسکی یەکترەشکن. باشە عزیزانی من، بنەماڵەی بارزانی 100 سەدەیە هەن تا ئێستا ئێسکی یەکتریان نەشکاندووە. بنەماڵەی بارزانی بنەماڵەی بارزانی ئامادە نین یەک مریشکی خۆیان بگۆڕنەوە بە تەواوی حیزبەکان، بەسەری پاڤێڵ و قوباد و شاناز و فڵان و فیسار و ئالەم بابەتانە، یەک مریشکی خۆیان با باش بیزانن. باشە ئەوە قوباد و شاناز و پاڤڵ بوون بە دزیۆ لە تاریکاییە، ئەچوو لە لای مەسعود بازانی ڕاپۆرتیان لە لاهوری ئامۆزایان ئەدا، ملیان ئەشکان، گۆڵیان بۆ هەڵەکەن، هەتا هەوڵی کوشتنیشیان ئەدا. باشە خۆیەکێتیش کۆنگرەی کرد، دوای 1 ساڵ پاڤڵ و قوباد هاتن و پاڤڵ هاوتی ناخوا ئەوە من بۆ خۆم پەیڕۆ و پرۆگرام هەموویە خەمە ژێر پێم و من سەرۆکم و تەواو. کەی پارتی وای کردو کاکە؟ پارتی هیچ نەبێ 1000 نەفەر کۆکاتەوە لە هۆڵەکە، ئەڵێ کاک مەسعود سەرۆکە و کاک نێچیر جێگری یەکەمە و مەسعود جێگری دووهەمە و تەواو. ئێوە ئەوەش ناکەن، خۆشتان ناوە حیزبی سۆشیال دیموکرات، سۆشیال پۆستاڵ. باشە ناوتان ناوە ئەوە، هەتا ناتوانن لە هۆڵەکە کۆ ببنەوە کەسێ هەڵبژێرن. پاڤڵێکی شێتی دەرمانخۆریە، هەر بە کەڵەگایی ساڵ مۆزوعەکانە بێت و تەواو. خۆشەویستانی من، 2 خەت لە کوردستانە بوونی هەیە، 2 خەت. یعنی لە ناو تەواوی حیزبە کوردیەکانە تەنیا 2 استراتیژی بوونی هەیە، سیان نییە، تەنها 2 استراتیژی بوونی هەیە. یەکێکیان پەکەکەیە کە بازووی گەلیلاکانی هێز لە فکر و فەلسەفەی ئۆجلان وەرەگرێت، ئەوەی تریشیان استراتیژی بنەماڵەی بازانی و حیزبە هاو ئاخوڕەکانیەتی کە هێز لە دەستگا هەواڵگریەکانی وەک میت و ئیتڵاعات و موساد و ئەمانە وەرەگرێ، کە هەر یەکیان بە جۆرێ بۆ کارێک پارتی بەکاریان ئەهێنێ لە نەوتەوە تاوەکو هەموو شتەکانی تر. باشە یعنی ئاوا ڕوونی کەمەوە استراتیژی پەکەکە هەیە کە خۆی ئەبینێتەوە لە ڕۆژئاوای کوردستانە، لە پەشەکە ئالەمانە. استراتیژی بنەماڵەی بازانی هەیە، خۆی بینێتەوە لە یەکێتیە، لە حەمەی حاجی مەحمووە، لە گۆڕانە، لە شاسوارە، لە نازانم حیزبی دیموکرات فاسۆلیا خۆرەکانە، لەوانە خۆی بینێتەوە. بۆیە ئەمە کولەن ئیمتیحانی خۆیان داوە، جگە لە یەک استراتیژی خیانەت بە کورد و بە نیشتیمان هیچ شتێکی تر نین. ئەمە ڕاستیەکەیەتی، ئەمەی مناقەشێتیانی خۆشویستە. باشە هەر لەبەر ئەوەی شەکە پارتی لە ناو هەرێمی کوردستانە، جگە لەوەی هەزاران کادری خۆی هەیە، چەندان حیزبی کردووە بە پرۆپارتی، لە ناو هەر حیزبێکیشە چەندین پەرلەمانتار و بەرپرسی ئەرکدار کردووە، ئیشیان پێەکە. ئەمە سەرەڕای پارەدارکردنی سەدان نووسەر و ڕۆژنامەنووس بە ناوی سەربەخۆ کە لە ساتی پێویستە ئەچنەوە سەر ئاگردانەکەی پارتی، وەکو لە ڕیفراندۆمدا بینیمان. هەر لێرەوەیە بەشی هەرە زۆری ئەو بەرپرسانەی لە دەرەوەی پارتین، خزمەتکاری ئەجینداکانی پارتین، دڵسۆزانەتر پیلانەکانی پارتی پراکتیکە ئەکەن کە دەرهاویشتە مەترسیدارەکانی زۆر لەوە گەورەترە کە لە ئێستا بە ئاسانی دەرشی پێ بکرێ. خۆشەویستان، بۆیە ئەبێ هەمومان ورد لەو ڕاستیانە تێبگەین. پارتی لە ناو هەموو دەستگا و سێکتەرە جیاوازەکان یەک دانە گاڕان لەو کاتی لە استراتیژیانە هەیە، لەوانەی لە سەرۆکاتی پەرلەمان هێشی وەکو عەدنان موفتییان ئەمەی ئێستا هەموو ئەمانە بۆ استراتیژی پارتی بنەماڵەی بازانیەکەن. با لە ژێر ناوێکێتی شابێت. ئاسەلان بایس
ڕێواشفایەک باشە بە درێژکردنەوەی ماوەی سەرۆکاتی پەرلەمان سەرۆکاتی حکومڕانی سەرۆکی هەرێم و ئالەم بابەتانە خزمەت بە ئەجندای پارتیەکەن وەرن بە ئێوە ئەڵێم لێ بواری سەربازیە هیچ فەرماندەیەکی پارتی بەقەی مستەفای سێقاری گۆڕان و بەقەی شێخ جعفەر خزمەتی ئەجنداکانی پارتی و بنەماڵی بەدەلێن کردووە عەزیزان کردویانە بەڕاستی ها کەس هەیە هێندەی قوبادی جەلال تاڵەبانی جانتا هەڵگر و پێڵاو جوودکەری مەسوول بازانی بێ کەس هەیە خۆشەویستانی من هیچ کەسێک هەیە وەکو پاڤڵی جەلال تاڵەبانی کە بچێتە لای مەسعود بازانی پێی بڵێ من بە پێشمەرگاتیش بێ هەر قوبوڵمە پێشمەرگەی تۆ بم وەرەو پیاوی پێشمەرگاتیش نییە یا بڵێ تۆ مامی خۆمە مەسعود بازانی مامی گەورەمە کەسەیە کەواتە ئەمانە هەموویان یەک دابان لەبەرەوە ئێوەی سەرانی یەکێتی کەی پیاون کەی مەردایەتی لە ئێوە هەیە ئێوە کەی بنەماڵن بابا بنەماڵە ڕێس و حورمەتی خۆی هەیە بنەماڵەی برای مەحمەد بنەماڵە نین بنەماڵەی چی بنەماڵەی جەلال تاڵەبانی بنەماڵە نین ئەمانە کاکە ئەمانە هیچ نین چونکە حورمەتی خۆشیان ناگرن کاکە برای مەحمەد کۆمەڵێک شەتیوی لاڕشکنی چڵکنی دز و درۆزن و قرچۆکی خستۆتەوە ئەڵێ بنەماڵە ئەمە کەی بنەماڵەیە کاکە هیچ نین ئەمانە بەڕاستی ئەمانە بەڕاستی هیچ نین سێری کوڕانی جەلال تاڵەبانی کە مەناعەتیان نییە بکرێ پاڤڵ پەلاماری قوبادەیە قوباد پەلاماری پاڤڵەدا لەبەرەوە ئەمانە بنەماڵە نین بنەماڵە ڕێز و حورمەتی خۆی هەیە بنەماڵە کە بەمانای کەلمە بنەماڵە بێ یەکگرتوون لانی کەم لە ناویەکە ناچێ ئامۆزاکەی خۆی بکوژێ یعنی ئێوە بە هەموو عەقڵی خۆتانەوە بەتەمەن نێچیر و مەسعود بازانی وەکو پاڤێڵ و قوباد ئەحمەق بن مەسعود ئەوە ئەحمەق وەکو پاڤێڵ پەلاماری نێچیر بدا بڕوا چەکی هەڵگرێت دژیت و بڵێ ئەبێ لە کوردستانە نمێنی وەکو چۆن ئێوە بەلاه و تاڵەبانیتان وت خەیاڵتان خاوە ئێوە جەلالەکەن بنەماڵەی بازانی قەت ئەوە ناکە بە حەیاتی نایبینی مەسعود بازانی پەلامای نێچیر بات و بڵێ تۆ نابێت لە کوردستان نابژیت وەکو ئێوە بەلاهوتان وت چونکە ئێوە هەتی مچە و سوالکەرن ئێوە بنەماڵە نین ئێوە کۆمەڵی پیاوی خێڕین بابە ئێوە پیاو نین بە مانای کەلیمە وەکووتم بنەماڵەی بازانی بۆ کورد خائینە ڕاستە دیکتاتۆرە ڕاستە مافیایە ڕاستە چەتەیە ڕاستە نۆکەری ئێرانە ڕاستە نۆکەری تورکیایە ڕاستە سیوێکی ئابی کردووە ڕاستە هەمووی ڕاستە هەمووی ڕاستە یەکێتیش هەموو ئەوانەی کردووە نۆکەری میتە نۆکەری ئیطلاعاتە نۆکەری بەغایە خائینە 66 کردووە جاشایەتی کردووە دزی کردووە جەردەیی کردووە لەسەر و ئەمەشەوە هێشتا بنەماڵەی بازانی بۆ خۆیان و مەسلحەتی خۆیان باشن کەچی ئەمان چونکە بنەماڵین بۆ خۆشیان خراپن بۆ خۆشیان خراپن بەڕاستی ئەوە بۆیە هەتا ئەوەیشی کە پێی وایە پارتی وێچێتی کێشەیان هەیە بە درێژایی مێژوو ئەوە ئەحمەقە بەڕاستی ئەوە گەمژە کراوە ئەوان هیچ کێشەیان نییە کێشەی پارتی وێچێتی و ئەمانە کێشەی پارەیە کێشەی مەسلحەتە کێشەی کورسیە بەڕاستی مثلا پاڤڵ ئەڵێ خەیچێکا من مرادم ترۆر کردووە خەیچێکا من ئاکامم ترۆر کردووە خەیچێکا من هاوکار جافم ترۆر کردووە لە هەولێر با پارتی قسە نەکات ئێمە هەر برایەکی قەیچێکە با من ترۆریکەم بنمونە تەواو مەسەلەکە تەنها ئەوەیە یەک کێشەیان نییە خۆشەویستان یەک کێشە لە بینێکی دوو پارتیان نییە باش نییە وەڵڵا عەزیزان ئازاد جوندیانی لە پاڤێڵ و قوباد و شاناز پیاوترە لە هەمویان پیاوتر ئازاد جوندیانی زانی بۆ چونکە ئازاد جوندیانی سەردەمانێ بەڕێوەبەری میدیای یەکێتی بوو لە دواییە هەستا کلچی خستەوە ناوگەڵی چووە ناو پارتی و تەواو چوو ناو پارتی بە ئاشکرا کاکە بەڵام پاڤێڵ و قوباد و سەرانی یەکێتی و شێخ جعفەرەکان هەمویان پارتین هەمان عەقڵی پارتیە بابە شێخ جعفەر خۆی وتی من قسەی مەسعود بازانی ئەوتی سەرۆک بازانین وتی قسەی کاک مەسعودم لە ئاەتی قورئان لا پیرۆسترە تەواو کە ئەمە کفریشە لە ڕاستیە بەڵام شێخ جعفەر وای وت بەڵام پێرێ ها شێخ جعفەر کۆمەڵە فڵتەفڵتی کرد لای وەهابە ترۆریست و لای پاڤڵ و ئەلەم بابەتانم لەبەر مەسەلەی عەرزە و مەرزە و شتەکان کە مەجموعەی خەڵکی گیرا لەسەر عەرزە ئەوە بوو کە هینیان کردن کە ئازاد کران و تەواو لەبەرەوەی کە ئەوەی عەرزەی دزیوە لە مەتیقی سلێمانیە شێخ جعفەر و هەتیوەکەیەتی لەگەڵ زاوە و ئەلەم بابەتانیا کاکەشیان من نازانم ئەحمەق ئێستا بۆ نمونە پێرە دوو ئەحمەقم بینیوە لە گەرمیان و لە کوێ نازانم دوو ئەحمەق هەستاوە سەر بە دوو هینەوە ڕۆڵاشن بۆ سەر گۆڕی مام جەلال ئەو ئەحمەقانەمان هەیە ئەوانە هیچ نی بەڕاستی بەڵام زۆربەی هەرە زۆری خەڵکی لەگەڵ ئێوەشانەوە بەڕاست ئەوە من
مردوو ئێوە زیندوو ڕۆژێ دایەت پارتی و بنەماڵەی بازانی لەسەر تەرمی هەمووتان فاتیحا خوێن بۆ شارەزاییتە تەواو ئەمە ڕاستیەکەیەتی لەبەرەوە پارتی نەخۆی نە کۆنگرەی بۆ خەڵکی کوردستان قیمەتی نییە با باش بیزانن بە هیچ جۆرە قیمەتی نییە بەڵام من تەنها ویستم ئەوتان پێ بڵێم کە بنەماڵەی بازانی بۆ بەرژەوەندی خۆیان بە تەواوی یەکگرتوون ئێستا ئەتەم بازانی ئامۆزای مەسعود بازانیە باشە هاتۆ بۆ سلێمانی بەڵام بە حیاتی ئێسکی بنەماڵەی بازانی ناشکێنێت بە حیاتی با باش بیزانن قەت ناشکێنێ ئەوە تەکید بن لەوە خۆشەویستانی من چکە بنەماڵەی بازانی وان 100 ساڵە بنەماڵەی بازانی کوتم یەک مریشکی خۆیان نەگۆڕیوەتەوە بە هیچ حیزبێک یەک مریشکی خۆیان ئەوە ماهێتی بنەماڵەی بازانی وەکو ئێوە پاڤڵ و قوباد و شاناس هەتی و مچە و بێدایک و باوک و زوڵ کەس نازانێت ئێوە کوڕیشێن وەڵڵا دیئێنەی خۆتان کەن سێ بەشتان کوڕی جەلال تەڵەبانی و کوڕی برای مەحموودین کچی برای مەحموودین دیئێنەی خۆتان کرد کاکە بزانەوە ئێوەنی خۆ تاقیکردنەوە کاکەجێ لەبەرەوە دڵی خۆتان بەوە خۆش مەکە بڵێن قوباد و قوبە هێناوی چییە نێچیر و مەسوو شەڕیان و نێچی لە کۆنگرە ئەمەکە هیچ ناکات کۆنگرێش هیچ قیمەتێکی نییە مەسعود بازانی سەرۆکە تاوەکو ئەمرێ مەرجعی هەموو شتەکانە نێچیر کەسی یەک دووهەم مەسعود کەسی سێهەم ئەم بۆ حکومەت و ئەویش بۆ سەرۆکاتی هەرێم هەروەکو خۆی دابەشە بێت و کۆمەڵە ڕەشەوەڵاخی تیژەکەن بە ئەندامی ئەنجومەن و سەرکردایەتی ئالم بابەتانە ئەو بەندەستەکانم شت کۆنگرێ چشتی چی زوو لە بەتاڵن کاکە ئێوە کوا کۆنگرەتانێ ئێوە کێ حیزب کۆنگرێکی کاکە کۆنگرێکی والله بەیانی دوو بەیانی بەرنامەیە دابڕێژن لە کۆنگرەیە بڵێ پارتی ئەمە خەتە سیاسەکەیەتی ئەمە خەتە فکریەکەیەتی ئاوا مەسعود بازانی خۆی چی بێ هەرەوە کاکە مەسعود چی بێ هەر ئەوەیەکە بۆ کام ئەندامی مەکتەبی سیاسی ئەوێرە بەرامبەر مەسعوددا بڵێن لێ کامیان بەرامبەر مەسعود ئەتوانێت بڵێ وڵا کاکە ئەوە وانییە شتی وانییە کاکەجێ لەبەرەوە هیچ خۆتان تێک مەدەن هەمووی دۆ دەرەسەیە هەمووی فڕۆفیشاڵە هەمووی بێ عەسڵە گوێن مەدەن کاکە قسەکەی من ڕاستە برێم قسەکەی من ڕاستە کاکە قسەکەی من ڕاستە بنەماڵەی جەلال تەڵەبانی و بنەماڵەی برای مەحمەد بنەماڵەرین ئەمانە هەتی و مچن ئەمانە سوالکردن کاکە ئەمانە بێژین ئەمانە بێ ئەخلاقن وەڵڵا کاکەجیان لەبەرەوە یەکێتی دانەنیشێ زەڕە زەر دابنیشێ ئەوە کۆنگرەکەەوە یەکێتی و پارتی نییەچی و مەسئولێن بەیەکە وەڵڵا نەیان بەیەکە کاکەجی نەبەخوا نایبین بە چای خۆتە کانوکو ئێوە نین کاکە وەکو ئێوە نین مەسرور ئێسقانی نێچی ناشکێنێ نێچیر ئێسقانی مەسرور ناشکێنێ ئەزانم سەڵا هەیە ئەوێ ئەمیان باڵا دەست بێ ئەمە هەمووی ڕاستە بەڵام لە دوجارە ئەگەر نێچیرەوان بازانی خۆشی بڕوا دابنیشێ پەلاماری ئامۆزاکەی خۆی نایە ئەگەر مەسرور بڕوا دابنیشێ پەلاماری ئامۆزاکەی خۆی نادات وەکو ئەڵێ گۆشی یەک بخۆن ئێسکی یەکتر ناشکێن بەڵام ئێوە کوڕی جەلال تەڵەبانی ئێسکی یەکترتان شکان کاکە ئێسکی ئامۆزاکەی خۆتان لاوتان شکان ئەمریکا و ئێران نەبووە ئەتان کوشت تا ئەتان کوشت خوێنتانە خواردەوە کاکە ئەمە ڕاستیەکەیەتی بۆ پێتان ناخۆشە بە قوربان لەبەرەوە بنەماڵەی بەزانی گەڵ ئێوە فەرقی هەیە چاوەکە وەکو وتم بنەماڵەی بەزانی بۆ ئێمە خاینە بۆ کوردستان خاینە بەڵام بۆ خۆیان باشن کاکە بۆ خۆیان باشن بۆ خۆیان عاقڵن وەکو ئێوە نین کاکەجێ تێگەی وەڵڵا ئێستا پاڤڵ و قوباد ڕقیان لە یەکە خۆشەویستان هەموو یەکێتی ڕقی لە یەکترە چێوە نە حیزبن و نە پیاون و نە بنەماڵن نە هیچ مریتر کاتان ناکوژم تەنها بیسم ئەوتان پێ بڵێن یەکێتیەکان خۆتان فش نەکەنەوە دابنیشنەوە قسە قۆڕان بکەن پاڤڵ و قوباد مێژووی ئێوە تەواو یەک کەس متمانە بە ئێوە ناکە لە ڕاستیە ماڵێ ئاوا بێ زەلام تۆ بڕۆی ساڵانێ ئیش بۆ یەکێتی بکەی لە دوایە بووکوژن ئایلەوە چۆن شیوا بێ بەنمونە بڕۆی ئیش بۆ دەستگای زانیاریەکەیان کە لە دواییە بڕۆن راپۆرتی لێ بڕۆ بڵێ وەڵام من زانیاری بوو ئەمەی کردەوەی کوڕە حیزبی وەرە دنیای نییە بەڕاستی خۆشەویستان سێری کە ئێستا ئەوەی کە لە هێزی ئەمنی ئەو حیزبایە هەمووی ئەترسێ لە خۆی لە نۆ کوشێ بمان کوژ نەجاتان بن کاکیشە ئەوە لەبەرەوە قسەکانی من ڕاستە هین نەکە نەترسن لە تۆمەی جەلالیەکان و تاقمی پاڤڵ و قوبادانە کۆمەڵ بە هیچ جۆرێ نابێت بترسن ئەرەوەڵا هیچ نەبوو یە خەلیلی بچوو بوتێکە خۆشەویستان من ئەوە تەنها پەیامێ بوو کە گەیاندم قسەکانی من هەمووی دەقیق و ڕاستە پاڤڵ و قوباد و بنەماڵەی بازانی ئەوە وەکو سەدبارەیەکەم و بۆ ئێمە و نیشتیمان و کوت خراپن بەڵام بۆ مەسلحەتی خۆیان باش بەخوا بەیانی بکەونە خەتەرەوە پاسدارە هێنێ تورکە هێنێ داروبەر هێنێ بەس بۆ مانەوەی خۆیان بابە ئەڵێن ئیدریس وتوێتی ئەگەر شۆشمان پێنەگە پێمان تێکەدرێ
طبعا بۆ مەسلحەتی خۆیان ئاوان بەڵام ئێوە وەکو بنەماڵەی بازانی هەرچی عیب و عار هەیە هەتانە هەرچی خراپی هەتانە یەک زەڕە جیاوازیتان نییە لەوانش خراپترن ئێستا بڕواتانە بێخۆش ئێستا ئەم تاقیم جەلال تەڵەبانیە ئەم تاقیم پافڕۆق و بادە لە بنەماڵەی بازانی خراپتر بڕۆ سەی سلێمانی کە و سەی وەزعەکردان چۆن یەکترە کوژێتە قەت و عامەکە من خواتان لەگەڵ خۆشەویستان کاتێکی خۆش بۆ ئێوە حورمەتم بۆتانی بەخێرچن